پرسیاری 11 لە ڕات چییە دەربارەی دکتۆر عەلی شەریعەتی و خوێندنەوەی کتێبەکانی ڕئیم باشە و پێشم وایە خوێندنەوە کتێبەکانی زۆر باشە شارەزا دەکات لە ململانەی ئیسلام و ڕۆژ ئاوا ڕەسەنکردنەوەی باوەڕبوونی بە ئیسلام و سربەخۆی قەراری خۆتت لا زیاتر دروست دەکا ئەو ئەوروپایی کە ئەو خۆی بینیوێتی چکە لە جامعەی سۆربۆن لە فەڕەنسا دکتۆرای وەرگرتووە لە عیلمی اجتیماع و دوایش لە بەریتانیا ژیاوە لە ساڵی 1970 لە بەریتانیا کوشتیان و هەر باوکیشی تەسیری باوکیشی لەسەر خۆی هەبوو باوکیشی ئەیویست هەردووکیان خۆشی و باوکیشی باوەڕیان بە تەشەیوعی سەفەوی نەبوو و ڕخنەی زۆری ژەگرنەوە لە تەشەیوعی فارسی هەرچەندە خۆشیان هەردوویان لە فارسن طبعاً بەڵام ڕخنەی زۆر هەبوو کتێبەکانیشی زۆرن کتێبەکان کاریگەرن لە ناحەی سۆسیۆلۆژی و بڵێن دراساتی کۆمەڵناسی معلوماتی باشی تایە زانیاری باشی تایە زۆر شت چاو دەکرێتەوە زاراوەکان شارەزابی ململانەی غەرب بەزانی چییە باوەڕبوونت بە دراسی خۆمان بە ئیسلامی خۆمان بە مسلمانەتی و بە ئیستقلالەتی بڕیاری خۆمان زیاتر لە ناخات چەسپێنێ والله تعالى عەلەم شتێکی باشیشە واتی ئەگەم بیخوێنیتەوە